ئەوزانم دەست پێ بکەین باشە. باشە مامۆستا فەرموو دەست پێ بکەن. جەماعەت بەخێر بێن هەمووتان، شەوتان شاد بێ، ماندوو نەبن. پێ خۆشحاڵم کە ئەو لەگەڵتان بم بتوانم خزمەتێکی گچکە لە ڕوویەکی زانستیەوە لەو هەموو ئاغانەی و بەتاڵیانەی کە لە بواری دەرونیدا هەیە بتوانین بێکۆپڕی بکەینەوە، هەرێکەمان لە مەجال و لە ئەو بوارەی کە ئیشی تێدا دەکەین یا شارەزاییمان تێدا هەیە. ئەوجا بێگومان کوردستان و میدڵ ئیست بەگشتی یەکێکە لە وڵاتانێکە پێیان دەگوترێت وڵاتهایەکن کە mental health گاپیان، یعنی کۆمەڵێک فەراغی گەورە لە مەجالی تەندروستی دەرونی ئەوانەدا هەیە. ئەوجا لە پاڵەوەش لە تەندروستی دەرونی منداڵان هەر زۆر وێرانترە. ئەوجا هیوادارم ئەو سۆنگەی وامە ئەو شەو لەگەڵتان دەبین بتوانین لەو مەجالەیدا کەلێنێکی کچکەش بپڕکەن وەکو ئەرکێکی ئەخلاقی و ئینسانی. طبعا هەدەفی ئەو خولەی ئەوەیە کە بنەمایەکی زانستی دروست بۆ ئەو کەسانە دروست کە لە مەجالی دەروونناسی یان پەروەردەی تایبەت یان بوارەکانی پەیوەندیدار بۆی بنەمایەکی زانستی هەبێ بۆی لە داهاتوودا کە ئیش دەکەن. ئەوەل حاڵ با زۆر درێژی نەکەمەوە، هەدەفەکە ئەوەیە کە ئەمە بتوانین لەو مەجالەی کە هەیە بنەمایەکەن هەبێ پێش هەموو شتێک، چونکە بنەما ئەساسە، پاشان درێژە پێدەری ئەو بابەتانی کە لێرە باز دەکرێن بێگومان هەرێکێک لێوە دەبێت زیاتر لەوەی کە باز دەکرێت لەسەری بڕۆن و بخوێننەوە. پێم خۆشە لەسەر ئەو وەرکشۆپەیان ئەو خولەی کە هەیە ئەو چەند پرسیارەمەگە بۆ جواب دەنەوە جەماعەت خراپ نابێ. ئەگەر ئەزیێت نەبی لەومان بخینیەوەندە گوور دەنووسینەکە لەوانێ باشتر بیسن دەخوێنینەوە. لەگەڵم بن سەبارەت بە وەکو هەڵسەنگانێکی پێشوەختە هەڵسەنگانێکی بڵێ فیدباک بۆی لە پێش و دوایی کە تەواو بووینە و 3-4 ڕۆژێک کە تەواو بووین بزانین دەخوا چەندە توانین ماجێی ئەو معلوماتە وەرمان گرتووە خۆی گرتووە. بۆ یەکەم پرسیار ئایا هیچ شارەزاییەکت لە گرفتە ڕەفتاریەکان هەیە؟ ئەگەر وەڵامەکەت بڵێە ناوی ئەو گرفتە ڕەفتاریانە بنووسە کە شارەزایی تیاندا هەیە، توانی وەکو دەروونناسێک یان وەکو کەسێک کە لەو مەجالەیەش دەکەی دەتوانی منداڵێک یان کەسێک کە ئەو نیشانەم تێدا هەیە بڵێ پێی دەست نیشان بکە یان نیشانە جاکەرەوەکانی بناسی. ئەوجا بێ زەحمەت لای خۆتان بینووسنەوەی. پرسیاری دووەم، ئایا دەزانی شیکاری ڕەفتاری بکەی یان ئەگەر بەڵێ دیسان وەڵامەکەی ناوی یەک یان چەند شێوازێکی شیکاری ڕەفتاری بنووسن خراپ نابێ. طبعا ئەوانەی کە شارەزاییان نییە و جوابەکە نەخێر بەسە. پاشان تەکنیکەکانی گۆڕینی ڕەفتار بۆچی بەکاردێن یان چۆن بەکاردێن ئەگەر شارەزاییتان لێ ئەگەرێک شارەزایی هەیە لە بەکارهێنانی ئەو تەکنیکە ڕەفتاریانە بێ زەحمەت ناوی ئەو تەکنیکانە بنووسن کە ئێوە شارەزاییتان تدایە بۆی لە کۆتایی کە تەواوبووین بزانین دەخوا ئەو شێوازە دروست بووە یان نادروست بۆ بەکارهێنینەوە. ئێستا دەچینە سەر بە کورتی ئاوتلاینێکیان بە کورتی پێشەکیەک لەسەر ئەو بابەتانەیان لەسەر ئەو کۆرسەی کە دەکرێت لە 3 تەوەری گرنگ یان لە 3 تەوەری سەرەکی خۆی دەبینێتەوە. یەکێک لەوانە کە بابەتی ئەو شەومانە گرفتە ڕەفتاریەکانن، کامانن گرفتە ڕەفتاریەکان و چۆن بیان ناسینەوە. هەوڵمدا ئەو گرفتانەی کە زۆر باون ئەوانە باسکەم بەشێکیان بەڕاستی چونکە لەبەر سنوورداری کاتەکەی ینی بڕێک زەحمەتە هەمویان فریا بکەوین، بەس ئەوانەی کە گرنگ ئینشاڵڵا هەڵدەینەوە شەو باسییان کەین. لە دوایی بەشی دووەم شیکاری ڕەفتاریە، ئەمە چۆن بتوانین ڕەفتارێکی شیکار بکەین پێش ئەوەی کە ئەمە هەوڵ بدەین چارەسەری بکەین، چونکە هەنگاوێکی گرنگی چارەسەریەکە شیکارێکەیە. و جالەوە گۆڕانکاری یان چاکسازی ڕەفتاری کۆمەڵێک شێوازی جیاواز و بەپێی کۆمەڵە قوتابخانە و ڕێگە و ئەپرۆچ جیاواز ئەمە هەوڵم داوە چەند خاڵێکی گرنگ زۆر عملی بن، کردداری بن، لێرەدا باسییان کرد، بەڵام ڕێگاکان زۆرن. ئێستا بینە سەر گرفتە ڕەفتاریەکان چن، ینی بە چ دەگوترێت گرفتی ڕەفتاری؟ هەر کاتێک
گرفتێک یان ڕەفتارێک بۆ هۆی ئەوەی کە تەداخولی ژیانی کەسەکەی بکە، یانیش ڕەفتارێکی شەڕانگێزی بێ یان ڕەفتارێکی دژی کۆمەڵایەتی بێ، لەگەڵ تەمەن و بارودۆخەکەی کە منداڵەکە تێیدایەتی نەگونجێ پێی وترێت گرفتی ڕەفتاری. یعنی هەر کاتێک کاردانەوەیەک ئینفعالێک یان ڕەفتارێکی دژە کۆمەڵایەتی بیندرا لەگەڵ ئەو دۆخێک کە منداڵەکە تێیدایەتی، لەگەڵ ئەو تەمەنێکی تێیدایەتی جیاواز بوو یان نەگونجاو بوو، پێی دەگوترێت گرفت ڕەفتاری. ئەو سێ خاڵەی کە لێ دامناون سێ خاڵی زۆر گرنگن کە لە DSM-5 یان لە DSM ژمارە 5 TR-دا زۆر جەختی لەسەر کراوەتەوە، کانی بەشێکی زۆری گرفتە دەرونیەکان ئەو سێ خاڵی دەبێت تێدابن. ینی ڕەنگە لە بەشێکی گرفتەکان دیکەدا من دووبارەی نەکەمەوە. یەکێک لەوانە دەبێت ئەو گرفتە، ینی وێڕا ئەو نیشانانەی کەمە باسی دەکەین، دەبێت ئەو گرفتە تەئسیری کردبێتە سەر چالاکیەکانی ژیانی ڕۆژانەی کەسەکەی. چۆن بە نمونە کەسەکە تەڵەبەیە، دەبێت تەئسیری کردبێتە سەر ژیانی تەڵەبایەتی. منداڵەکە دەچیتە مەکتەبێ، دەبێت تەئسیری کردبێتە سەر ئاست و توانای منداڵەکەی لە مەکتەبێ. باشنە؟ خاڵی دووەم دەبێت تەئسیری کردبێتە سەر پەیوەندیەکانی کەسەکەی. یعنی ئەو گرفتە ڕەفتاریە بۆ بێتە هۆکار بۆ ئەوەی کە کەسەکە لەگەڵ دەوروبەرەکەی گرتی بۆ دروست بێ. ئەجاگە منداڵە لەگەڵ منداڵەکان لەگەڵ چواردەوروبەری مشکلێ بۆ ساز لەبەر ئەو گرفتە ڕەفتارێک هەیەی. و خاڵێکە کە گرنگە بۆ منداڵان دەبێت کاریگەری هەبوو بێت لەسەر فێربوونی منداڵەکەی. بنۆ منداڵێک ئەمە پێی دەڵێن ADHD، دەبێت ئەو ADHD-ە وێڕاوی کە نیشانەکانیان تەئسیری کردبێتە لەسەر ئەنجامی فێربوونی منداڵەکەی. ینی ناکرێت و منداڵەکە بڵێ مشکلێکی زۆری هەیە بەڵام دوان لەو خاڵانەی تێدا نەبێ. ینی بە نمونە هەم لە ڕووی فێربوون، لە ڕووی پەیوەندی، لە ڕووی چالاکیانی ژیانی ڕۆژانەی تەئسیری نەکردبێ. ئەنی ئەوش شەرتەهایەکی گرنگە. ئەو گرفتە ڕەفتارانە من هەوڵدەم کەڤەریان کەم، هەوڵدەم باسییان کەم لە خلالی ئەو کاتێک کە لەگەڵتانم ڕەنگە بەشێکیان ئەو شەو بێ، بەشێکیان شەوەی کە بێ، بەس وەلحاڵ هەوڵدەم ئەو چەند گرفتەی کە زۆر گرنگن، زۆر باون، شازێکی زانستی بە پێی DSM ژمارە 5 من کەڤەرێکتان بدەمێ و بەرچاوڕوونێکتان بدەمێ. یەکێک لەوانە ADHD-ە یان فرەجوولە و کەم سەرنجیە کە هەوڵدەن باسی بکەین. هەروایەکە لەوانە کۆنداکت دیزۆردەر وە بزانم بە کوردی دەبێت تا تێکچوونی ڕەفتاری، نازانم ئەگەر خاڵات نەبم. وەروە حالەتێک کەوانەیە پێی دەگوترێت ODD، یعنی ڕەفتاری سەرپێچی کارانە و دژبەرانە، و حالەتێک کە پێی دەگوترێت DODD کەەوەش دیسان حالەتێکی مەزاجیە کە لە ڕەفتاریدا خۆی پیشان دەدا، و هەندێک ڕەفتاری ئاڵنگاری، یعنی هەندێک چالنجینگ بیهیڤەری منداڵانی ئۆتیزم، و هەندێک ڕەفتاری یان مشکلەی ڕەفتاری پەیوەندیدار بە قەلاقیەوە هەوڵدەدەین کەڤەری ئەو مۆزوعانە بکەین. لە یەکەمدا پێم خۆشە باسی ADHD بکەین. ADHD یەکێکە لەو گرفتانەی کە زۆر باوە، یعنی بە یەکێک لە گرفتەکانی گەشە و پێگەشتنی منداڵاندا دەنرێت کە یەکێکە لە هەرە باوترینیان. منداڵەکە عادەتەن لە دوو بەشی گرنگ کاریگەری لەسەردادەن، ینی لە دوو بەشی گرنگ گرفتی بۆ دروست دەبێت، یان لەلایەنی سەرنجیەوەیەتی، دووەمیان لە لایەنی جوولە و حرەکاتیەتی، و هەندێک جاریش هەڵەشەیی لەگەڵا، ینی بەشێک لەو منداڵانە ئیمپلسیڤیتیان لەگەڵا، ینی هەڵەشەیی بوونیان لەگەڵا، کە ئێستا باس دەکەین لە خاڵەکانی دواتردا. یەکێک لەوانە ینی پێم خۆشە پاک باسی بکەین، کەم سەرنجی یان کەمی سەرنجیان لاوازی سەرنج لە منداڵانی ADHD چۆنە. پێشەوەی باسی خاڵەکان کەم پێویستیان گۆ بزانن دەبێت 6 یان زیاتر لەو خاڵانێک ئەمە باسییان دەکەین لانی کەم بۆ ماوەی 6 مانگان لە منداڵەکەیدا بەدی بکرێن. یان ێگە منداڵەکەت بینی تووشی حالەتێکی نەفسی بوو، تووشی کابی لە پڕ کۆمەڵ هایپەرئەکتیڤیتی پیشاندا لە ماوەی 2-3 هەفتاندا، تو ناتوانانی بۆی بڵێ
ئەو منداڵە ADHD ینی ئەوە کرایتریایە و تایبەتمەندی و دەبێ ئەوەی تێدابێ ینی لانی کەم 6 یان زیاتر لەو خاڵانەی کەمە باسی دەکەن بۆی پێی بڵێن و منداڵە کەم تەرکیزە دەبێت تێدابن. یەکێک لەوانە مشکلیان هەیە لەوەی کە تەرکیزێکی ورد لەسەر بابەتێکی ورد بکەن. بۆ نمونە ئەگە منداڵێک بێ لە مەکتەبی بێ بۆی زەحمەتە لەسەر و بابەتانێک کە هەوڵی فکریان پێویستیان تەرکیزی وردیان پێویستە دابنیشن و بخوێن و لەسەری بمنەوە، چونکە ئەوانە توانای تەرکیزێکی بەردەوام یان سستین ئەتێنشن یان سەلێکتیڤ ئەتێنشن تەرکیزی دیاریکراو یان تەرکیزی بەردەوامیان خراپە. بۆیە ینی ئەگەر تەرکیز بخەن بۆ ماوەی چەند دقەیەک و زوو سەرنجیان لادەبن. بۆ زۆر جاراوانە لە مەکتەبێدا یان لە کلاسێدا ینی سەرنجیان زوو دەڕۆ مامۆستاکەی دەڵێ دەبێت 20 جارە من بانگی کەم هەتاوەکو ئاورم بۆ دەداتەوە یان هەتاوەکو لەگەڵ من 2 دقە 3 دقە جوێن دەبێت دیسان ینی بێباک دیارە سەبارەت بۆی کە تەرکیز خات سەر بابەتەکەم، بەڵام لە ڕاستیدا منداڵە بەدەست خۆی نییە ینی ناتوانانی سەرنجی خۆی ڕابگری. خاڵێکێک کە ئەو منداڵانە مشکلیان تێدا هەیە گرفتیان هەیە لەسەر ئەوەی کە بۆ ماوەیەکی درێژ بۆ کاتێکی درێژ لەسەر بابەتێکی بمێنەوە و ئیشەکەی بکەن. بۆ نمونە واجبێکی هەیە بۆ ماوەی نیو سەعات 40 دقە سەعاتێک کە منداڵێک بۆ نمونە تەمەنی 6-7 ساڵی ڕەنگە بتوانێت هەتاوەکو واجبەکەی تەواو دەبێت بیکە، بەڵام ئەوانە ناتوانن بیکەن. یانیش ئەگەر بێنە تەمەنێکی بڕێک پێش مەکتەب یانی پرێسکوڵ دەبینین لەو چالاکیانەی کە ینی فامیلی ئاکتیڤیتین بۆ نمونە تەماشاکردنی تەلەڤیزیۆنی یان دانیشتن لەسەر مێزی نان خواردنی ئەوانە بڕێک مشکلیانەوەیدا ناتوانێت تاوەکو نانەکەی دەوا کامل دابنیشی، بۆیە زوو هەڵدەستیتەوە ڕەنگە هەتا نانی دەخوا چەند جارێک هەستی و بێت دووکەوچک خواردنی بخۆ بڕوات و بێت بۆ دووکەوچکن ئەنی وەلحاڵ ناتوانانی بە بەردەوامی لەسەر ئەو ئیشەی کە بۆی دانراوە بمێنیتەوە. ئەگەر لە مەکتەبش بکوتم بۆی زەحمەتە. ئەگەر قسەیان بۆ دەکەی ینی ئەمە کە لەگەڵ کەسێک قسە دەکەی یان لەگە بەرامبەرەکە قسە دەکەی هەست دەکەی ئەوان گوێت بۆ دەگرن، ینی هەست دەکەی ئەوان ئاگایان لێتە یان سەرنجیان لەگەڵ تووە، ینی ئەو هەستت بۆ دروست دەبێت لە ڕێگەی چاولێکردنە لە ڕێگەی حوزوری بوونە، بەڵام ئەو منداڵانە مشکلیان هەیە ینی ناتوانن بۆ ڕێنمایەکان تو یان بۆ ئەو ڕێنیشاندەرانی کە پێیان دەڵێ لەگەڵت ئیدامە بدەن، یانیش هەست ناکەی ئەتوەکو شخصێک یان وەکو مامۆستایەک یان وەکو ڕاوێژکارێک کە لەگەڵی دادنیشی هەست ناکەیەوە گوێت بۆ دەگری، هەست دەکەی نازانم هەست دەکەی قسەی بۆ شتێک دەکەی کە لەگەڵ تو نییە. خاڵێکی کە ئەو منداڵانە مشکلیان هەیە لەوەی کە ئەو واجب و چالاکیانی کە بۆیان دادەنرێ لەسەری بڕۆن بە دوای بکەون. بۆ نمونە لە مەکتەبێ ئەو منداڵە کۆمەڵێک ڕێنماییە لە مەکتەبێ 1 2 3 4 نابێ و هابکەی نابێ و هابکەی واجبەکان دەبێت لە کاتی خۆیدا بکەی، چوزانم نابێت دەفتەر و کتابەکان بدڕێن نازانوانە پێ بڕێک لەو مەسئلانە مشکلیان هەیە و منداڵانە ینی ناتوانن واجب و چالاکیەکانیان ئەو ڕێنمایانەی کە پێیان دەدرێ بە دوای بکەون لەسەری بڕۆن. خاڵێکێک کە مشکلیان تێدا هەیە منداڵایەکی پەرتن، ینی بە نمونە گەر بیان خێ شوێنێکی کەم کۆمەڵێکی یاری و لە عابەت تێدا هەیە پەرت و بڵاوی دەکەن، یان ئەگەر لە ژوورەیە بچۆ ماڵێ و کەسانی کە منداڵەکەی دێزی بەردەوام نامڕەتەبە، ینی بەردەوام کەلوپەلەکان بەسەرێکدا ڕووخاون، بەردەوام ژوورەکە بەسەرێکدا ڕووخاوە، شتەکان هەموو تێکەڵ بوون، حتا ئەگەر لە مەکتەبێ بێ منداڵەکە دەفتەرەکەی عادەتەن زۆر پیسە، شتی زیادە لەسەر دەفتەر و کتێبەکانی دەنووسی، بەشێکی دەفتەرەکانی داوە جانتاکەی شڕ و شەپڕێەوە، چوزانم جلەکانی نامورەتە بن، ینی دایکی هەر پێڕادەگەت جلی بۆ بکڕیتەوە پێڕادەگات، چوزانم جانتای بۆ بکڕیتەوە، زوو ئەو مشکلانیان بۆ ساز دەبێت. خاڵێکی کە ئەو بابەتانە یان ئەو دەرسانە یان ئەو چالاکیانێک کە هەوڵی فکریان
دەوێ بۆیان زەحمەتە ئەمە کوو لێرە جادەکەنەوە دەبینین منداڵەکە بۆ ئەو چالاکیانێکە جوورە و حرەکاتی تێدایە چالاکیەکە ئاکتیڤیتی زۆر تێدایە منداڵەکە عیبی نییە و مشکلەی نییە و بێزار نابێسن لەو ئاکتیڤیتیانە چونکە عادەتەن شتی چالاکی تێدا بێ منداڵەکە زوو گۆڕانکاری تێدا پۆزیشن گۆڕی تێدا بۆیە ئەو منداڵە بێزار نایە بەس بۆ ئەو منداڵانەی کە ئەیدێجدین ئەو چالاکیانێک کە پێویستیان بە هەوڵی فکریە بۆ نەبیرکاری بۆ نمونە زانست بۆ نمونە باوەتی کۆمەڵایەتی یان بۆ نمونەگە لە ڕەوزەی بێ لەبەرکردنی گۆڕانیەکی یان لەو مەسەلانە مشکیلیان هەیە هەوڵی فکری پێویستە ئەو بابەتە ئەوانە مشکیلیان تێدا هەیە خاڵێکە ئەو منداڵانە زوو شتەکانی خۆیان لێون دەبێت ینی دەبینی ئەوڕۆ یاریەکی بۆ دەکڕی ئێوارە دەبینی بەشێک لە پارچەکانی دیار نەماوە یانیش لە مەکتەب هەیە منداڵەکە دەبینی هەموو ڕۆژی قەڵەم و پێویستەکانی مەکتەبی دەچی جانتاکەی لەبیر دەچی سوزانم شتە گرنگەکانی خۆی لەبیر دەکە یان لەبیری دەچی ئەو شێکە لە جیاکەرەوەکانیەوەی کە منداڵەکە کەم سەرنجە خاڵێکی کە بە ئاسان قەتع دەبنەوە منداڵ بۆ نمونە ئەمە لە سەرێ باسمان کرد سەرنجی وردیان نییە سەرنجی بەردەوامیان نییە بەڵام ئەگە سەرنجی دەخەنە سەرێ تەقەیەک بێ یانیش بە حاڵ شتێک بجوولێتەوە سەرنجیان داوە بۆ نمونە لە ناو کلاسێدا مامۆستاکە زۆر هەوڵ دەدا سەرنجی منداڵەکەی کۆ کاتەوە لەگەڵ خۆی بێ بۆ ئەوەی کە ئاگای لە مامۆستای بێ دەبینی بە حاڵ ئەو منداڵێک جوولێکی دەکە یان جانتای منداڵێکی مەدەلیای پێوە دەجوولێتەوە یانیش بۆ نمونە بە حاڵ شتێک لای پەنجەرەکەی وەڕەت دەبێت یان دەنگی پێڵاوێکی لە دەرێتێ سەرنجی منداڵەکە یەکسەر بۆ سەر ئەوێ دەڕوا یان لە ماڵە یاری دەکەن دەبینی بە حاڵ دەنگێک دەکسەر سەرنجی دەپچڕێ زوو قەتع دەبێت لەسەر ئەو وروژێنرانێک ئاراستەی دەکرێن خاڵێکی کە شتی زۆر دەکەن یعنی گرفتیان هەیە ینی گرفتی لە بیرچوونەوەیانە بۆ نمونە هەتاوەکو فێری پیتەکانی دەکەی یان هەتاوەکو فێری ڕەنگێکی دەکەی یان هەتاوەکو فێری ئاژەڵێکی دەکەی زۆری پێدەچی دەبینی پاش چەند ڕۆژی کە لە بیری دەکەی یان ئەو کاتی کە فێریەکەی دوای لێ دەپرسیەوە لە بیری دەکا ینی مشکلیان هەیە لە گڵ میمۆریاندا ینی هەم میمۆری کورتخایانی هەمیش وەرکینگ میمۆری میمۆری فعال و میمۆری کورتخایان بڕێک مشکلیان تێدا هەیە زوو چونکە زوو مقاتع دەبن ئەو زانیاریانە پرۆسس نابن بۆ ناو میمۆری درێژخایان و تا ببینرێتەوە تەبعا ئەو خاڵانە مەرجنی هەموو منداڵێک هەمووانی تێدا بێ بەڵام وەکو پێویستە لانی کەم 6 دانە خاڵ لەو خاڵانە بە ماوەی 6 مانگی لە منداڵەکەی هەبن بۆ ئێمە پێی بڵێن ئەوە منداڵەکەی یەک تایبەتمەندی ADHD کە پێی دەگوترێت کەم سەرنجی خاڵی دواتر هایپەراکتیڤیتیە لە بەشی هایپەراکتیڤیتی منداڵەکان دیسان 6 یان زیاتر لەو نیشانانە دەبێ بۆ ماوەی 6 مانگی هەبن طبعا بۆ تەمەنی گەورەتر لەبیر نەکەم لە خاڵەکانی سەرەوەش بۆ تەمەنی سەری 17 ساڵ و 18 ساڵەوانە کە چونکە ADHD یەکێ لەو گرفتانە پێ دەبێت لایف لۆنگ دیزایبڵیتی ینی لە درێژای تەمەن لە کەسەکە دەبێنیتەوە شتێک نییە بەناوەوەی ADHD لە ناوبەری بەڵام بۆ کەسانێک کە تەمەنیان گەورەترە ینی گەنجن یان نەوجەوانن کرایتریاکان کەمترن ینی بۆ لە جاتی 6 دانە 5 دانە لەوانە موجودیان هەبێ پێی دەگوترێت ئەوە ADHD هەیە یەکەم خاڵ لە بەشی فرەجوولەی یان لە بەشی هایپەراکتیڤیتی ئەوەیە کە ئەو منداڵانە بەردەوام دەست و پێیان دەجوڵێنن ینی حتا ئەو کاتانەی کە داش نیشتوون ئەو کاتانەی کە پاڵیشیان داوەتەوە من زۆر کەیسیەوان بینیوە داکوواکە دەڵێن لە خەوێشدا هەردەجوولێ بەیانی کەڵدەستین سەر چۆتە ئەوێ ینی پێی سوڕاوە چوزانم شەوێ ڕەنگە بەربێتەوە لە سەر جێگاکە یان دەڕواتە سەر جێگای خوشک و براکانێگە لەگەڵی بن وەلحاڵ حتا لە خەوێشدا زۆر دەجوولە بەڵام لە شوێنێکی بۆنە پێویست دەکات چاوەڕێکە یان پێویست دەکە دابنیشی ئەنە گەرداش بنیشی هەرچەند بۆی زەحمەت دابنیشی ئەگەرداش بنیشی دەست و پێ هەر دەجوولێنی حرەکەی هەر هەیە خۆهێنان و بردننی هەر هەیە ینی ناتوانانی خۆی کۆنتڕۆل کات
لە ڕووی حرەکەیەوە خاڵێکە بەتایبەتەوانە لە ڕەوزە و لە مەکتەبی زۆرە و خاڵەوەتی دەکرێت ینی بۆیان زەحمەتە دابنیشن بۆیان زەحمەتە لە جێ خۆیان 45 دقەیان نیو سەعات دابنیشن و جوولێکی نەکەن بۆی دەبینی زوو هەڵدەستیتەوە یان بۆنە لە پۆلیەکە دەبینێت مامۆستاکە فیارەکەی لە بەر ڕەحلەکە یان سەر ڕەحلەکان بێنیتەوە خوارەوە حاڵ عفوکەن بۆی زەحمەتە دابنیشی بۆ ماوەیەکی دیاری کراو لەو شوێنەی کە چاوەڕێ دەکرێت یان بۆ نمونە دکتۆرێکی پێویست دەکەوت منداڵە لەسەر کورسیەکەی دابنیشێت تا سەرەیان دێ بەڵام ئەو منداڵانە زەحمەتە بۆیان دابنیشن یان دەچنە میوانێکی پێویستە دابنیشی بەڵام دەبینی هەر دەگەنە ژوورێ ینی دەست دەکات بە هەڵگ بەزوو بەزوو گەڕان و هاتوچۆی خۆی خاڵێکی کە منداڵە هایەکەن زۆر حەزیان بەس سەرکەوتنی شتانە منداڵە هایەکی بێ ئۆقران زۆر دێن و دەچێن زۆر ڕەفتاری ڕسکی دەکەن یعنی ڕەفتار هایەک دەکەن کە مەترسین بۆ سەرشتی بەرز و سەر شتان هەڵدەگەڕێن زۆر یاری بەتوندی دەکەن یعنی ئەو یاریانەی هەڵبەز و دامەز جەمپینگی تێدا زۆریان هەست لێ زۆر ئەو یاریانە دەکەن خاڵێکی کە بۆیان زەحمەتە بەبێ دەنگی یان بەبێەوەی قسەی بکەن یاری بکەن یان لەسەر چالاکی بێنەوە بۆ منە ئەگەر لەناو پۆلێ بێ زۆر پرسیار دەکا پرسیاری بێ بنە ما پرسیاری لا بەلا شکاتکردن وەحاڵ دەبێ قسەی بکە ناتوانانی بەبێ دەنگی دابنیشی یانی شیاری دەکا هەر پرتە و بۆڵەیەتی هەر قسەی دەکا حتا گەبەتەنە شیاری دەکا لەبەر خۆی و هەر قسەی دەکا ینی منداڵە هایەکەن ناتوانن بەبێ دەنگی چالاکێک یان یاریەکی بکەن خاڵێکی کە بەردەوامە و منداڵانە کودەڵی لەسەر ڕۆشتنن بەردەوام پێدەچی بڕۆن پێدەچی لە ئامادە باشیدا بن بۆ جوولە و حرەکاتی ئەنی بەردەوام وا دیارەنە هەتاکە داش نیشتووە هەز دەکەی ئەو منداڵە بەتەمایە هەڵێ بەتەمایە بڕوە بەتەمە بجوولێ ئەنی بەردەوامەوە دیارن زۆر قسەی دەکەن ئەنی بەتایبەت لە گەوراندا ئەو خاڵە زۆر باوێنی یەکێکە زۆر قسەی دەکا ببورن قسەکەم ڕەنگە جوان نەبێت لە کوردواریدا پێی دەڵێن زۆر بڵێە بەس بەڕاستی ئەوانە زۆر دەڵێن ینی زۆر قسەی دەکەن ینی مەوزوعەکە ئێوانیش نێ زۆر قسەی لەسەر دەکەن زۆر باز دەکەن زۆر حەزیان لێ قسەی بکەن هەندێک جار هەیە پێش ئەوەی پرسیار تەواو بێ پێش ئەوەی قسە تەواو بێ دێن تەداخل دەکەن ینی پێش ئەوەی قسەکە تەواو بێ وەڵامێکت دەداتەوە بەبێ ئەوەی بیری لێ بکاتەوە بەبێ ئەوەی بزانی پرسیارەکەی تو کۆتایەکەی کوێیە وەنە لە مەکتەبێ مامۆستاکە هێشتا پرسیارەکەی تاوانەکە دەڵێ کێ هەڵدەستی بۆ ئەوەی بۆی ئەو پرسیارم وایە مامۆستا هەڵش دەستی ڕەنگە نەزانی بەسەر حەزی لێیە بۆ نمونە کاردانەوەیکی هەبێ حەزی لێیە جوابدانەوەیکی هەبێ بۆیە وەشی کە لەو تایبەتمەندیانێک کە چیتە بەشی هایپەر ئاکتیڤیتیەکەیەوە ئەو چالاکیانەی کە نۆ بە نۆبەیان تێدایە چاوەڕوانیان تێدا هەیە جارێک جارێک ئەتوو لەو چالاکیانەدا زەحمەتیان بۆ دروست دەبێت پێیان قورسە و چالاکیانە بکەن زۆر مداخەلەکەرن یعنی خاڵێکەوەیە زۆر تەداخلی کەسانی دیکە دەکەن زۆر تەدا بۆ نمونە مشکلە و منداڵانە لە ڕووی پەیوەندیگرتنەوە چییە ینی بۆ نمونە منداڵێکەوەتی زمینێ نەچن نێو منداڵان دەڕۆنە نێو منداڵان بەڵام کوالەتی چوونەکەیان سەقەتە بۆ نمونە دەڕوات ناو منداڵان بەڵام ئەوەندە تەداخل یاریەکانیان دەکە ئەوەندە خۆ دەشتان هەڵدە قورتێنی منداڵەکان لێ بێزارن لێ دوو دەکەونەوە تێدەگەی ینی منداڵە هایەکی بڕێک مزعیجن ینی زۆر کەسی بەرامبەر ئیزعاج دەکەن زۆر وا لە کەسی بەرامبەر دەکەن میزاجی بیگیرێ ینی زۆر تەداخلی ئەوەی دەکەن ئەوجا ئەگەر ئەلەو 6 خاڵانە ینی لەو 9 خاڵانە 6 دانە هەبن لە کەسێک کە تەمەن لە خوار 15-16 ساڵیە بۆ ماوەی 6 مانگی ئەوە پێی دەگوترێت ئەو منداڵە هایپەر ئاکتیڤە هێشتا تەواو نەبووە پێویستە و نیشانانە پێش تەمەنی 12 ساڵی وجودیان هەبێت لە کەسەکەیدا یعنی پێشەوەی کەسەکە بگاتە 12 ساڵ دەبێت ئەو کەسە لە تەمەنی منداڵی ئەو شتانەی ئەو بەشانەی کە باسم کردن لە بەشی کەم سەرنجەکەی لە بەشی فرەجوولەکەی هەیبن و پێویستە ئەو خاڵانە یان ئەو نیشانانە لە دوو شوێنی جیاواز پیشان بدە یعنی گە منداڵەکە بەس لە مەکتەبێ وایە کافی نییە دەبێت لە مەکتەب و شوێنی ئەوە لە بازاڕ پارک لە
ماڵێ لە میوانی لە دکتۆری بازان والحاڵ دەبێت لە دوو مووقیفی جیاوازدا و نیشانانە پیشان بدات. هەروەها دەبێت زۆر بە واضعی دیار بێت کە ئەو نیشانە داخولی لایەنی کۆمەڵایەتی و ئەکادمیکی کەسەکەی کردووە، یعنی مامۆستاکان جارەیە تەڵەبەکە دەردەکرێت لە مەکتەبێ، جارەیە مامۆستاکە دەگات حدێکی دەڵێ من ناتوانم ئەوی فێرکەم، یعنی هێندە تەداخولی لایەنی ئەکادمیکەکەی کردووە، یعنی دەبین لە مەکتەبێ هیچ منداڵێک ڕەفاقەتی ناکە ئیلا و منداڵانەی کە وەک خۆنی، یعنی ئەو منداڵانەی کە فرەجوولەن هایپەرئەکتیڤن ڕفتاری هەڵەشەیان هەیە دەبینی زۆر لەگەڵانم ماچ دەبێت لەگە منداڵ دیکە سنووردارە تێکەڵبوونیە و نابێ ئەو گرفتە لە ئەنی تەسیراتی یەکێکی کە لە گرفتە دەرونیەکان بێ یان لە ژانە دەرونیەکان بێ دەبێ و گرفتە 100% دڵنیابیکەوە ئەو نیشانە ناڕەتیان بە ئیدێژدەکەی وایە نەک حاڵەتێکی دیکەی دەرونی. جۆرەکانی ADHD سێ جۆرمان هەیە لە ADHD. ADD-ە ینی منداڵەهایەکن شڵەژانی کەم سەرنجی پێدەگوترێت، ینی attention deficit disorder، یانیش hyperactive disorder-ە، ینی یان بەس نیشانەکانی ئەوەلی تێدان یانیش بەتەنی نیشانەکانی بەشی دووەم کە فرەجوولەیەکەی تێدان یانیش بە یەکەوە هەموو نیشانەکان تێدان، ینی بەشێکی نیشانەکانی 6 دانەی ئیفرەجوولەی 6 دانەی کەم سەرنجی تێدان ئەوها پێی دەڵێن ADHD، یعنی سێ تایپی جیاوازی ADHD، یعنی کەسەکە سەرنجی نەبێ نەش جوولێ دەکرێت ببێتە بەشێک لە ADHD و بەعکسەوە بە سەرنجشی هەبێ بەس جوولەی زۆر بێت دیسان دەکرێت ببێتە بەشێک لە ADHD، ئەگە هەردووکشی هەبن دیسان دەکرێت ببێتە بەشێک لە ADHD. ئەوە وەکو زانیاری وەکو بەرچاوڕوونیەک بزانم چەند کەس لێەوە ینی ئەو خاڵانەی تێدا هەروە ئەو هادامنەوە وەکو چالاکیەک، چونکە ADHD لەو گرفتانەی کە گوتم بە درێژایی تەمەنی lifelong disability دەمێنیتەوە لەگە کەسەکەی ئەتامرنێ. ئەوجا کەسانی گەورەیان هەرێکێک لە ئێمە ڕەنگە چەند دانە نیشانێکن لەوانە تێدا بن کەوانە تایبەتمەندی کەسانی ADHD یان کەسانی فرەجوولەن. لەو خاڵانە ئەوانن کە بە ئاسانی قەتع دەبن یان بە ئاسانی خەیاڵدا دەڕوا، ینی دەبینی لە ناوەندی مۆزوعێکی دایان بەشێکتان ڕەنگە ئێستا لەگەڵ من بن لەناو بابەتێکی زانستیدان بەس ڕەنگە ئەنگۆ تووشی دەیدریمی بووبن، ینی دەیدریمەوەی کەسەکە خەیاڵی دەڕوا مێشکی دەڕواتە جێیەکی دیکە ئاگای لێرە نییە و بەشێکی کە شتیان زۆر لەبیر دەچیتەوە شتەکانیان زۆر لەبیر دەکەن ئەو کەسانێکە ADHD شتیان لێون دەبێت، ینی بنۆ شتێکی نازانی لەکوێ داناوە کلیلەکەی نازانی شتێک مۆبایلەکەی لەکوێ داناوە ئەو باسانی ناتوانن تەرکیز بخەنە سەر ئەو بابەتانەی کە زۆر سەرنج ڕاکێش نین بۆیان و کێشیان هەیە لە ڕێخستنێدا بە تایبەتی کوڕەکان ڕەنگە مشکلیان زۆر بێ، یان دەبینی دۆڵابی جلەکانیان پەرش و بڵاوە یان شوێنی دەرسی لێ دەکەن پەرش و بڵاوە نامورەتە بەوە الحاڵ، یان دەبینی بێ ئۆقرەن ینی جێ بە خۆیان ناگرن چوزانم کوردەواری دەڵێن تووشی ماخۆلانی دەبن کەسەکە جێ بە خۆی ناگری بێ ئۆقرەیە بەردەوام پێویستە شتێک بکە بەردەوام پێویستە بجوولێ حتا کە تەلەفۆن دەکە پێویستە هاتوچۆی بکە بە نمونە ئەگەر دەرسێ دەکە پێویستە هاتوچۆی بکە ئەوە شێکە لە تایبەتمەندیانی کەسانی گەورە ساڵان. هەروەها وەک گوتم زۆر قسەی دەکەن، ینی ڕەنگە برادەرەکانی بێزار بن بەسەوە ناکە برادەرەکانە بێزار دەبن زۆر قسەی دەکە هەر مۆزوعی بکە ئەو بابەتێکی پێ کە دەبێت باسکە لەسەری لە ڕووی هەست و سۆزەوە بڕێک حساسن زوو تووڕە دەبن زوو ئاش دەبنەوە، یعنی بۆ نمونە ئینفعالین زۆر و ئەو چالاکیانە یان ئەو شتانەی کە ئەو ئاکتیڤیتیانە کە دەکرێن پێویستیان بە هەوڵێکی زۆرە زۆر حەزیان لە چالاکیانەیە و شتێک کە لێرەدا باس نەکراوە ڕێسکی بیهەیڤەریان هەیە، بە نمونە سیارەی زۆر سورعات لێ دەخۆن حەزیان لێیە یان بۆ نمونە حەزیان لێ زۆر بەسەر دەرزایی و شتیدا هەڵبگەڕێن یانە و چالاکیان یانە و گەمانەی کە لەو شاریاریانان زۆر چالنجن زۆر حەزیان لەوانەیە وەلحاڵ ئەوانە کۆمەڵ تایبەتمەندی کەسانی ADHD کە گەورە ساڵن بەڵام هەیانن
دەکرێت لەمە چەندانە خەڵک لەوانەمانەوێ بەڵام بۆی تەشخیص بدرێ کەسەکە حتمەن دەبێ ئەمە بگەڕێنەوە تەمەنی خوار 12 ساڵی ینی لە عادەتەنیش لە دیێسێمیدا و هاتووە کەنگی تەڵەبیاتی کۆمەڵایەتی لەسەر ئەو منداڵی دروست دەبێت ڕەنگە کەسەکە تا نەچیتە مەکتەبیان ڕەوزەی زۆر تەڵەبی لەسەر نەبێت کە دانیشی بۆیە لەو کاتیدا تەشخیص دەدرێت یانیش جار هەیە کەسەکە هێندە باش توانیوێتی بە تایبەتی ئەوانەی کەم سەرنجن کەسەکە هێندە باش توانیوێتی ماسکی ئەو ڕەفتارانەی خۆی کە هەتا نەگاتە بۆ نمونە قۆناغی زانکۆی یان ماستەر یان دکتۆرای ڕەنگاس نەکە مشکلی تەرکیزی هەیە ڕەنگاس نەکە خراپە چونکە ئێستا تەڵەبیات لەسەری زیاد بووە بۆیە یەکێک لەو شتانەی کە ئەمە دەکرێت بیکەنە پێوە بۆی بەدوای خاڵەکاندا بگەڕن کەنگی تەڵەبیاتی کۆمەڵایەتی عاتەن لە کەلتوری کوردی لە دوای 4 و 5 ساڵی تەڵەبیات لەسەر منداڵێک دابنیشی چونکە دەچتە ڕەوزەی دەبێت دابنیشی دەبێت تەحمولی بێت دەبێت سەرنجێ دەبێت فێر بێت هەر لەو تەمەنێ دەکرێت سەرنج ئەنی تەشخیص بدرێت سەبارەت بە ڕێژەکەی تقریباً 105 بۆ 7 منداڵان تووشی ADHD دەبن ینی ADHD یان دەبێت و تقریباً لە گەورە ساڵاندا بڕێک کەمترا بەنمونە 2 بۆ 4 گەورە ساڵان یعنی کەسی پێگەیشت و ADHD یان هەیە و گیانەوەی وەک گوتم ینی هەندێک جار هەیە نیشانەکان لە تەمەنێکی دواتر ینی تەمەنێکی درەنگتر دەست پێ دەکەن بەڵام بۆ تەشخیصی ئەتو حتمەن دەبێ بگەڕێەوە بۆ تەمەنی منداڵی و کچان کەمتر ADHD یان تێدا دەکەوی چونکە عادەتەن ئەو کچانێک ADHD یان زیاتر مشکلیان لە بەشی ADD یەکەیە ینی کەم سەرنجن زیاتر وەک لەوەی هایپەرئەکتیڤیتی بن بۆیە کچان درەنگتر تەشخیصی وەردەگرن وەک لە کوڕان بەشێکی دیکە لە ئەو گرفتانەی کە ئەمە ئەو شەو باسی دەکەین ئەویش کۆنداکت دیزۆردەرە یانیش تێکچوونی ڕەفتاریە ئەو منداڵانەی کە تێکچوونی ڕەفتاریان هەیە بەو تایبەتمەندیانە کە ئێستا باسییان دەکەن جیا دەکرێنەوە عادەنەوە منداڵانە بەوەی جیا دەکرێنەوە کە بەپێی تەمەنیان زۆر پێچوانەی یاسا و ڕێسا کۆمەڵایەتیەکان دەجوولێنەوە یعنی دەبینی ئەو ڕێسا و یاسا یان ئەو بەها کۆمەڵایەتیانەی کە پێویستە پەیڕەو بکرێنیان ئەو یاسانە کە پێویستە گویان لێ بگیرێ ئەوانە بڕێکی مانە سەناردەوانە ئەوجا تقریبا 15 دانە نیشانن کە دەبێت لانی کەم لە 12 مانگ لەمەوە پێش ئەو نیشانە بینرابن لانی کەم 3 دانە لەو نیشانانە بە بەردەوامی ینی لەگە کەسەکەیە بوو بن لە 6 مانگی یەکەم لانی کەم 1 دانە لەو نیشانانە هەبوو بێ لە منداڵەکەیدا ئەو جامە پێی دەڵێن ئەو منداڵە کۆنداکت دیزۆردەر یان CD هەیە بزانین کۆنداکت دیزۆردەر چییە بەگشتی کۆنداکت دیزۆردەر 4 دانە کرایتریای سەرەکی هەیە لە ناو DSM ژوارەدا یەکێک لەوانە نیشاندانی توندوتیژی بەرامبەر کەسان و ئاژەڵان ئەو یەکێک لە نیشانە سەرەکیەکان دووهام بێڕێزیکردن بە شکۆی کەسانی دیکە ینی تێکشکاندنی شکۆی کەسانی دیکە و خاڵێکی کە فێڵکردن و دزیکردن ینی بەشێکە لە نیشانەی سەرەکی و منداڵانە هەروەها سەرپێچیکردنی یاسا و ڕێساکانێکێکە لەو نیشانانەی کە بۆ منداڵانەیە ئەوجا دێن باسیەوانە دەکەم زانبەرێک لەوانەیە یعنی چی بەشی یەکەم خاڵی یەکەمەوەیە کە توندوتیژینوان بەرامبەر بە کەسان یان ئاژەڵان زۆر جارایە ئەوانە منداڵەهایەکن هەڕەشەی لە منداڵان دەکەن یان دەیان ترسێنن منداڵانی دیکە یان وایان چاو سوورکردنەوەیان هەیە یان خۆ سوورکردنەوەیان هەیە لە منداڵانیان کەسانی دیکە و زۆر جارەیە فیزیکەڵی ینی زۆر شەڕێ دەکەن
لە هەموو شەڕێکیدا دەستێکی ئەوی تێدا بن ناوانەی کە مامۆستان لە مەکتەبەکە ببینن منداڵەکە هەر مۆزوعەکە بێ ئەوی تێدایان هەر مشکلێکە بێ دەبینی ئەو لەوێدا مەوجودایانی هەمیشە ئەو لە پێشەیە لەکوێ شەڕێکە بێ سەری دەخوێ کوردەواریانە بۆ شەڕ و مشکلێ و لانێکم یەک یان چەند دانە چەکی جیاواز ئەوجا چەقۆ بێ یان ئەو بۆکس و نازانم سیلاح و ئەوانە لانێکم یەکێک لەوانەی بەکارهێنا بێ یانیش هەوڵی دابێ بەکاری بێنی کە بۆی زیانی جەستەی بە کەسی بەرامبەر بگەێنی و خاڵێکی کە بەرامبەر بە کەسانی دیکە پێی خۆشیان حەزی لێ عەزێتی کەسانی دیکە بکە بە جەستەی ینی بۆنم نەگە لە کلاسیدانیش بن حەزی لێ لە بنەوە لێ ئیبادا حەزی لێ شەقێکی لە شەقێ لێ بدا حەزی لێ چوزانم عەزێتی ئەو کەسەی دەکە کە لە دەوروبەریەتی خاڵێکی کە عەزێتدانی ئاژەڵان بینی پێی خۆشە لەکوێ ئاژەڵێکی بینی عەزێتی بکە منداڵێکە بۆ نمونە ئاژە پشیلێکی دەستی دەبینی زۆر بە خراپی عەزێتی دەدا یان بۆ نمونە لە ماڵێگەر پەلەوەریانە بەدەبینی دەستی لە قورگی دەنێ دەیکوژی خنکێنی یان بەردی پێدادە یان بەداری لێنەوە حاڵ عەزێتی ئاژەڵانیش دەکا هەروەها زۆر جار هەیە شتان دەزی بەبێ ئەوەی حیساب بۆی کە دەخوا کەسی بەرامبەر چۆن لێی دەڕوانێ ینی ئەوش بەشێکی دیکەی ئەو منداڵانەیە و خاڵێکی دیکە زەخت لە کەسانی دیکە دەکە بە تایبەتی ئەوانەی کە کۆنتاکتێکی زۆر توندیان هەیە زۆر جار هەیە زەخت لە کەسانی دیکە دەکە بۆ ئەوەی کە بەشداریان پێ بکە لە چالاکیەکی سێکچواڵی ینی بە زۆر هەوڵ تحروشی بە کەسی بەرامبەرکەیان بە زۆر هەوڵ نەدەبینی زۆر جارەیە کۆمەڵک ماوەکان دیکە بۆ ڤیدیۆ بڵاوە بنە کۆمەڵک تەڵەبن دەبینن بە زۆر وا لە تەڵەبێکی دەکەن خۆی ڕوتکاتەوە یان بە زۆر وازەڵەبێکی دەکەن ئەندی حرەکاتی بۆ سێکچواڵی بکە ئەو جاوە یەکێکە لە تایبەتمەندیەکانی منداڵانی کۆنداکت بەشی دووەمی نیشانەکانی کۆنداکتی ئەوەیە کە منداڵەهایەکن کە دەیان هەوێ زیان بە شتە گرنگەکانی کەسانی دیکە بگەێنن ینی دەیانەوێت بە مەبەستیش تاوان ینی بە سوودفە نییە بۆ نمونە بە مەبەست دەیهەوێ قەڵەمەکەی برادەرەکەی بشکێنی بە مەبەست دەیهەوێت دەفتەرەکەی لێ پیسکە بە مەبەست دەیهەوێ بۆ نمونە جلەکەی پیسکە ینی بە مەبەستەوە دەیهەوێت لەو ڕەفتارە بکە یان بۆ نمونە بە مەبەستەوە دەیهەوێت دەبینی زۆر جار لە فلیمەکان بینەوە نمونە دەبینی منداڵەکە لە مەکتەبێ ئاوی بەسەر منداڵەکەی دیکەدا دەکا ینی ئەوە سوکاتی پێکردنەوە شکۆشکاندنی ئەو منداڵەیە زۆر جار ئەو منداڵانە بە مەبەست ئەو ڕەفتارانە دەکەن و زۆر جار هەیە شتان دەدزن باش نیە و لەگەڵەوەشی کە دەدزن ینی شتی بە بەهاش ینی ئەوە نییە پشتی بێمانە ڕەنگە لە قەڵەمێکی ڕا بگراتاوەکو شتی زۆر گرنگی وەکو پارە وەکو زێڕ ئەوانەش بدزن بۆیە ینی دزیکردنێکێکە لە نیشانەکانی ئەو منداڵانە و بەشتێکی کە لە نیشانەکانی ئەو منداڵان سەر پێچیکردنی ڕێسا و یاسایە ینی زۆر گوێ بە یاسای نادەن بەنمون یەکێک لە نیشانەکانی ئەوەیە لە دوای تەمەنی پێش تەمەنی 13 ساڵی شەوێ لە دەرێ بمێنیتەوە ینی یان هەوڵدا بە پێپرسی ماڵێ بڕوات لە دەرێ بمێنیتەوە خاڵێکی کە لانی کەم دوو جار لەو کاتێ بۆ نمونە دەمێکە وایە بەڵام تازە هەتەکرێت و ئەتوو کە لێی دەپرسی لانی کەم دەبێت دوو جار بەبێ پرسی ماڵێ شەوێ لە دەرێ مابێتەوە ینی بەبێەوەی بەداک و بابی گوتە بێت لە ماڵی پوری ماوەتەوە یانیش چۆتە ماڵی خاڵی ماوەتەوە بەبێەوە حیسابی بۆ ڕێساوی یاسای خێزانی بکە خاڵێکی کە لانی کەم ینی جارێکیان چەند جارێک لە مەکتەبی هەڵاتە بێ یان لە ڕاوزەی هەڵاتە بێ هات بێتەوە ماڵە یان چوو بێتە بازاڕی وەلحاڵ ئەوە شتێکە لە نیشانەکانی
منداڵانێک کە کۆنداکتیان کەسانێک کە کۆنداکتیان هەیە چونکە دەکرێت لە تەمەنێکی سەرتردا کۆنداکەتیان ODD ببێتە تایتڵێکی دیکە کە پێیان دەگوتێت ئەنتی سۆشیال پەرسۆناڵیتی دیزۆردەر دەکرێت ببێتە ئەوەیان دەکرێت ببنە کەسی سایکۆپاث یعنی ئەوە بناغێکی باشە بۆ ئەوەی کەسەکە ببێت بە سایکۆپاث بۆیە زۆرجار پێویستە لە تەمەنێکی زوو دەستێ وەردان بکرێت ئەوانە باش بکرێت تەمەنی دەست پێکردن و داتا لەسەر ئەو منداڵانە عادەتەن لە سەرەتای تەمەنی هەرزەکاری و کۆتایی تەمەنی منداڵی بن لە دوای تەمەنی 7 ساڵی و سەرەتای تەمەنی 10 ساڵی ئەوانە دەست پێ دەکەن ئەو نیشانانە و زۆر جار هەیە ئەوانە لە تەمەنی پریسکول لە ڕەوزەشەوە دەست پێ دەکەن بەڵام عادەتەن لە دوای ئەو تەمەنەوەیە تقریبا لە منداڵهەیە کە یان لە کەسایە کە تەمەنە لە بینی 16 بۆ 18 ساڵیدا سەتاسی یعنی لە هەر 100 کەسی 3.2 کەس کۆنداکتیانە ئەو ڕەفتارەش دیسان ئەنی عادەتەن گرفتە ڕەفتارەکان زیاتر لە کوڕاندا بەدی دەکرێن وەکو لە کچاندا ینی زیاتر لە نێو کوڕاندا هەیە وەک لەوەی کە لە کچاندا پیشان بدرێت ئەوەش کۆنداکردی زۆر لە ڕیوادارم فریایی ODDش بکەوین ماباقی ئەو دیکە لە وانێکی دیکەدا یان لە سێشینێکی دیکەدا تەواو دەکەین ڕەفتاری سەرپێچی کارانە و دژبەر یان ODD کە کورتراوەکەیەتی ئەوەش بەوەی جیا دەکرێتەوە یانێکە لەو گرفتانێک لە منداڵاندا دیسان بەدی دەکرێت لە منداڵ و نەوجەوانانیشدا عادەتەن ئەو ڕەفتارە بۆ جیا دەکرێت کە زیاتر تێکچوونێکی مەزاجی و تووڕەبوون و لە ڕوو هەڵچوونەوەیە ینی بەرامبەر بە دەوروبەر و کەسانی دیکە پێویستە لانی کەم چواردانە لەو نیشانانە لەو تایبەتمەندیانە دووبەر بوو بنەوە لەگەڵ کەسی جیا لە خوشک و براکانە یعنی داکوبابیش دەگریتەوە یانیش خاڵی مامی یان مامۆستاکەی یان کەسێکی گەورەتر لە خۆی جیا لە خوشک و براکە یعنی ئەگەبەتەنە لەگە خوشک و براکەی وابێ ئەوە ئەو تایبەتمەندی تێدانێ بۆ ئێمە پێ بڵێن ODDە مەفروزە لەگەڵ جیا لە خوشک و براکە لەگە کەسی دیکەش ئەو ڕەفتارانانی چوار لەو ڕەفتارانە کە ئێستا باسی دەکەین پیشانی بدە بۆ ئێمە پێی بڵێنەوە ODD هەیە دیسانەوەش سێدان نیشانە یان مین کرایتریای هەیە ئەویش یەک لەوانە تووڕەبوون و هەڵچوون و تێکچوونی مەزاجیە لە منداڵانە زۆر بەدی دەکرێت ئارگومنتەیتڤن یعنی زۆر مناقەشە و لە ڕوو هەڵدەگەڕێنەوەی کەسی بەرامبەر و کەسانێکن یعنی بە دوای تۆڵە سەرنەوەی داهان یعنی بە بوخزن بە زمانە کوردەوارەکەیدا بەشی یەکەمی کە بەشی تووڕەبوون و هەڵەشەی بوونەکەیەتی یان بێ ئۆقرەی بوونەکەیەتی ئەوەیە کە ئەو منداڵانە بەردەوام عینادی دەکەن ینی بەردەوام تووڕەبوونی خۆیان لەدەست دەکەن ینی لەسەر بچووکترین شت هەڵدەچێن لەسەر بچووکترین شت ڕەتفعلیان هەیە بە ئاسانی یان زۆر دڵشوشەین ینی زۆر بە ئاسانی بێزار دەبن زۆر بە ئاسانی ئیزعاج دەبن ینی دەبینی لەناو پۆلی دانیشتووە تەڵەبێک لە تەنیشتی دەڕوا ینی بەحاڵ بۆ نمونە پێی لە مێزەکەی وی دەخشێ بەڵام ئەو ڕەتفعلێکی زۆر عەنتیکەی هەیە تووڕە دەبێ هاوار دەکا ڕەنگە لێشی بدە و زۆر تووڕە هاتن ینی زۆر عەسەبین ناتوانن کۆنترۆلی عەسەبی بوونی خۆیان بکەن ئەوە بەشێک لە تایبەتمەندی ئەو منداڵانن بەشێکی کە ئەوەیە کە زۆر مناقەشەی دەکەن زۆر لە ڕووی کەسانی دیکە گەورەتر لە خۆی جامامۆستاکەیەتی یان داکوبابێتی یان خاڵەتی یان پوریەتی یان هەر کەسێکەیەتی زۆر لە ڕوویان هەڵدەگەڕێنەوە ینی بۆ نمونە پێی دەڵێ ئەو کە غەڵەتە دەڵێ دەیکەم ینی دێتە ناو چاویشت و زۆر بێمنەتیش ینی قسەکەی دەکات بۆ نمونە مامۆستاکە پێ دەڵێ کوڕم نابێ لی بدەی ئەوە غەڵەتە ناکرێت دەڵێ نە ئیلە لی دەدەم ینی حیسابی ئەوی ناکە کە ئەوە ئەو مامۆستا ئۆتۆریتی هەیە ینی خاوەندارێتی هەیە یان چۆن بڵێن مامۆستایە دەبێ حیسابی بۆ ئەوی بکە بەڕاستی زۆر جار ڕێسا و یاسان ڕەت دەکەنەوە ینی بۆ نمونە پێی گوتراوە نابێت لە ناو پۆلێدا ئەوەی بکەی بەڵام ئەو
حسابی بۆ ناکەڕات دەکاتەوە هەروە دەکات یان بانقەست ئەوانی دیکە بێزار دەکەن بۆ نمونە تەڵەبێکی برادری لە پێش خۆی دانیشتوو لە بن ڕەحلەکەدا پێی بۆ درێژەکە لێ ڕادەکێشی یان قەڵەمی لە پشتی ڕۆنەکە یان زانم لە ناو سەحای لە تەنیشتی دەڕۆ پێی دەخاتە بن پێی یان گەمەی دەکەن گەمەکانیان لێ بەسەرێک دەگەڕی لێیان تێک دەدا بەلحاڵ پێی خۆشان دیکە حتا گەورانیش ینی بابی بۆ نمونە خەریکی لەسەر لاپتۆپی شێ دەکە دەبینی دەچی لاپتۆپەکە لێ دەکوژێن دەچی داکی زەعاز دەکە وەلحاڵ بەمەبەست وا دەکەن و لۆمەکردنی کەسانی دیکە لەسەر ئەو غەڵەتانەی کە بۆ خۆی کردوونی بۆ نمونە شتێکی لە دەستی شکاوە یان شتێکی شکاندەوە بە مل برادەرەکەی دادێنی یان شتێکی شاردۆتەوە دەڵێ فلان کەس دەسیوێتی یان بێڕێزی بە کەسێک دەکە دەڵێ خەتا ئەوەی ینی وەلحاڵ شتەکان تاوانەکانی خۆی غەڵەتەکانی خۆی دەخاتە ملی کەسێکی دیکە خاڵێکی دیکە ئەو منداڵانە زۆر بە دوای ئەوەی دان کە تۆڵێک بکەنەوە ینی ئەو خاڵە دەبێت لانی کەم دوو جار لە 6 مانگی ڕابردوو بینرابێ ینی دوو جار ئەو منداڵە ئەو شتەی پیشاندابێ هەوڵی دەبێت تۆڵی بکاتەوە بۆ نمونە شەڕێکی دۆ لەگەڵ برادەرەکەی مامۆستاکەی پێی گوتووە تەواو ئاشت بنەوە وەرێکتری ماچکەن یەکتریش ماز دەکەن پێکژێنەوە بەڵام هەر لە دڵیەتی لە مەجالێکی دەگەڕێت تۆڵی خۆی بکاتەوە ینی بە دوای تۆڵی وەیە قینە لە دڵە ڕق لە دڵە ینی ئەوەشێک کە لەو تەمەندیانێک دەبێت لانی کەم دوو جار لە 6 مانگی ڕابردوو پیشانی دارێت بۆی گوتم بە کەسێک بڵێم کە ئەوە ئەو کەستا ODD هەیە دەبێت کەسەکە ینی کەسێک کە تەمەنی لە دەوری 5 ساڵ و ئەوانەدا ینی خوار 5 ساڵیە دەبێت لانی کەم 150 ئەو نیشانانە ینی 3 لەوێ 4 لەوێ 1 لەوێ ینی تقریباً 8 دانە نیشانە دەبێت لانی کەم 4 دانە نیشانە بۆ ماوەی 6 مانگی بە بەردەوامی هەبوو بن بۆ کەسی گەورە ساڵان دەبێ یەکێک لەو نیشانانە لانی کەم چەندانە نیشانەیەک لە هەفتەیەکیدا ئەو پیشاندرابێ مەرج نیە بۆ کەسێک گەورە بەردەوامەوە بێ بەڵام هەفتانە دەبینی ئەو شتانە پیشان دەدا ئەو ڕەفتارانە پیشان دەدا ئەو کات ئێمە پێی دەڵێن ئەوە ODD هەیە دەبێ وەک گوتم تەداخلی ژیانی کۆمەڵایەتی و کارگەرێکی نێگەتیڤی لەسەر خێزانەکەی مەکتەبی ئیشی دانابێ و دەبێ کاریگەری دەرمان و تێکچوونی مێزاجی دیکە نەبوو بن ئەو جانە بۆی دەڵێن ئەوە ODDە بە پێی دیسێمی ژمارە 5 سەتاسی منداڵانی کە سەتاسی 3.3 منداڵان ODDیان هەیە سەبارەت بە توندی نیشانەکان ینی چونکە هەرێکێک لەو حاڵەتانە توندیان هەیە سڤیلیتیان هەیە ینی ئەو کەتەی کە دانراوە ئەوە کەمی نیشانەکانت یان ئەوە ئاستی سوکێتی یان بڵێن مایل دێتی بەڵام لە ODDدا بڕێک جیاوازە بۆ نمونە بۆ ئەوەی کە بە منداڵێکی بڵێن ODD دەبێت لانی کەم 4 دانە لەو نیشانانە لە یەکێک لە مووقیفەکان یان مووقعەکان نیشاندابێت بۆ نمونە یان لە مەکتەبێ یان لە ماڵێ یان لە چوزانە لە کۆڵانێ 4 دانە لەو ڕەفتارانەی پیشان دابن ئەو کاتێن پێی دەڵێن ینی لێک شوێنی ئەو کاتی پێی دەڵێن ئەوە ODDێکی خەفیفیە بڵێن ODDێکی وەسەطیە دەبێ لانی کەم لە دوو شوێنان ینی لە مەکتەبێ و ماڵێ لە مەکتەبێ و بازاڕێک چوزانم لە پارکی و شوێنی یاری ئەو ڕەفتارانەی پیشان دابن ئەگە بڵێن توندە دەبێت لانی کەم لە 3 یان زیاتر شوێنی جیاواز ئەو ڕەفتاری پیشان دابێت بۆ ئێمە پێی بڵێن ئەوە ODDە ئەوە پێم وابێ کات تەواو دەبێت بزانم ئەوان دەکەویتە سێشنی دەات و کە DMDDە کە ئەوشی کە لەو ڕەفتارە مەزاجیانە کە دەکرێت کاریگەری هەبێ لەسەر منداڵان بەگشتی لە جەلسەکانی داهاتوودا ئینشەڵا باسی ئەوەی دەکەین ئەنی سێشنی داهاتوو بە چاونیەک باسی ئەو چەندمانە گرفتانەی کە ماون باس دەکەین و لە هەمانش کاتیشدا باسی شیکاری ڕەفتاری دەکەین ئەڵان دەک ئاکتیڤیتیمان دەبێ ئەو کاتی
پندێک چالاکیمان دەبێت بیکەن لەناو سێشنەکەیدا سێشنی دواتریش هەوڵدەین بە سێ دانە سێشنی تەواویکەین ئەگەر سێدا جلسەی تەواو نەبوو بۆ دەبێت جەماعەت کاتەکەم بۆ لێشکەنەوە ڕاستی بابەتەکە زۆری هەڵدەگرێمە هەوڵم داپورتی بکەمەوە بەڵام هیوادارم چانسێکە بێ بتوانین لە ڕوبەڕوو یانیش لە دەرفەتێکی ماوە درێژتردا بەورتر چونکە گرفتەرەفتاریەکان هەروەندنی بۆ نمونە باکۆلارێکە گرفتەرەفتاریەکان بۆ نمونە ئوسیریاسێکی دافتەکە کە دیەکە لە مەداڵانیشدا و گرفتەرەفتاریانە هەبن بەسەر لەم داوشتانێکە زۆر باون زۆر بەرچاو دەکەون ئەوانە باسکەن هیوادارم ئەو شەو توانی بێتمان ئەوەی کە بۆی هاتین بەدەستی بێنین هیوادارم ئەوەی کە بۆی نوێ بووە بتوانی بە پراکتیکی تەطبیقی کە لەکن خۆی ئەوشی کە ئەو شتانی دەزانی هیوادارم ڕاجعەکی زانستی بووێ پێداچوونەوەکی زانستی بووێ بۆ ئەو بابەتانە ئەگەر کەسێک پرسیارێکی هەیە بە کورتی دەتوانم وزان 5 دقیقە ماوە جوابی بدەمەوە ئەگەر زیاتر لۆختان ناکەم کەسێک پرسیارێکی هەیە لەسەر ئەو سێ حاڵەتەی باسمان کرد جوابی بدەنەوە ئەگەر لەخین هەفتەی کەوت دەکرێت هەفتەیەکەش جوابی ئەو بەشانەی ئێرە بدەینەوە کە باسمان کردەوە مامۆستاگیان گوێ لە دەنگمە بەڵێ ئێستا گوێم لێتە دەستەکانت خۆشە مامۆستاگیان لەشتە ساق بێ من شخصی خۆم زۆر استفادەم لە قسەکانت کرد بەڵام یەک دوو پرسیارمە ئازێت نەبێ تێکچووی ڕەفتاری ئەوەی سیدیەکە و ئۆدیدیەکە تەمەنی مناڵێک کە 2 ساڵ و نیو بێ ئەو نیشانانی تیا بێ ئەتوانین ینی بڕیار بدەین کە ئەو مناڵە تەمەنی 2 ساڵ و نیوە ئەو تێکچوونە ڕەفتاریە هەیە هەرو پرسیارە بوو یان پرسیاری کەشتەیە پێم خۆش وەڵام پرسیارێکیشم ئەوەیە لە مەکتەبێک ڕێنماییکاری پەروەردەییم لە ماوەی 9 مانگ ئەنتۆ سەلامەت بنیاخوا لە ماوەی 9 مانگ ئێمە و تەلەبانەمان لایە لانی ئەبێت 6 مانگ ئێمە بە وردی سەرنجیان بدەین بە وردی نیشانەکان دیاری بکەین دوایەوە ئەتوانی بڕیار بدەین بە دایک و باوکە بڵێن کە مناڵ ئەو کێشەی هەیە و چارەسەر لای خۆمانەیە ئیحالەی دکتۆری بکەین زۆر باشە پرسیارەکە زۆر معقول و جوان بوو بەشی یەکەم سەبارەت بەوەی کە تەمەنی دەستپێکردنی ئەو گرفت ڕەفتاریانە بەعام مشکلە ڕەفتاریەکان یان گرفتەکانی کە لە گەشەی منداڵانە دروست دەبن 3 ساڵی یەکەم زۆر بەدوای تەشخیصیدا ناگەڕێن چونکە 3 ساڵێکن کە دەکرێت تەسیراتی ژینگە و دەوروبەری یان ئەو ژینگەی کە تێدایەتی تەسیری زۆر لەسەر بێت 3 ساڵی یەکەم 3 ساڵی گەشەی و دەکرێت منداڵکە غەڵەتی تێدا بکە و ئاساییە بەس عادەتەن ئەمە دەبێت پشتبەستن بە سەرچاوێکی زانستی جواب بدەینەوە بە پێی DSM پێت دەڵێ کەنگی تەڵەبیار لەسەر ئەو منداڵی دروست دەبێت کە نابێ ئەوانە بکە ڕەنگە لە کەلتورێکی کوردەواریدا تەڵەبیار لەسەر منداڵێکی کە دەبێت دابنیشت و تەحمل بکات تەمەنی 4 و 5 ساڵی بێ بەڵام ڕەنگە لە کۆمەلگایەکی ئەوروپیدا لە تەمەنی 7 و 8 ساڵی بێ کەواتە دایگنۆسیس یان تەشخیص بەپێی تەڵەبیاتی کۆمەلگا ینی سۆشیال دیمان دەور دەبینی لەسەرەوەی ئاخۆ تەشخیصیدان بەڵام بۆ منداڵێک 2 ساڵ و نیو 3 ساڵە پەلەی مەکەن لە تەشخیصی ینی هەتا ئەگەر منداڵەکە تەشخیصیش نەدرێت خۆت و ڕاناوەستی تەماشای بکەی ینی دەکرێت ڕەگە چارە بێ سێشنی ئاخیریمان ڕاستە بیهێڤیۆرال مۆدیفیکیشنی دەکەن ینی دەکرێت بە سیمپتۆمۆلۆجی یعنی ڕاستە کرێتریاکان نین بەڵام 1-2 دانە نیشانان ئەتو دەکرێت ئیشی لەسەرکەی و گۆڕانکار تێدا بکەیت سەبارە بە بەشی دووەمی پرسیارەکەت ئایا ئەمە 6 مان کراوەستی نا بۆ 6 مان کرادەوەستی منداڵەکە گەر پۆلیەکە ئەتو لە خێزانەکەی دەپرسی یان لەو کەسانێک کە بە خێوکارنی دەپرسی لە 6 مانگی ڕابردوودا ئەو شتانە دبینیوە یان نەتبینیوە ینی مەرج نییە تو 6 مانگ بۆ خۆت متاڵایەکەی ئەو کەسێک کە پێی دەگرێت کێرگیڤەر یان خزمەتکاری منداڵەکە کە ئێستا لە کوردستان ئەوە هەیە بەداخەوە یانیش داکوباب یانیش خوشک و برا یان ئەو کەسێک کە لەگەڵ منداڵەکەی دەژی دەکرێت و پرسیارانەی لێ بکەی و جوابت بداتەوە چکە بەشێکی هەڵسەنگاندنی منداڵان لە ڕێگەی چاوپێکوتن لەگەڵ خێوکارەکەی وە دەکرێت بەشی دووەمی متاڵای خۆتە بۆیە یەکەم پێویست ناکە 6 مان کراوەستی دووەم لە حاڵەتێکیدا ئەگەر گرفتەکە زۆر توند بێ ینی سڤیر بێ زۆر توند بێ ئاستی سێی گرفتەکەی بێ ڕەنگە تو پێویستت بە یەک دەرمانی وەکو موتستیبلایزەر بنێنی هەندێک مەزاجی کەسەکە ڕێخنەوە یان بڕێک
جوولە و حرەکەی کۆنتترۆلکەن و کاتی بە هاوکاری لەگەڵ دکتۆرێکی سایکاتری یا دکتۆرێکی دەرونی دەکرێت ینی بە هەماهەنگی بەیەکەوە حەلی گرفتی منداڵەکەی کە بەشی سایکاتریان بەشی مێدیکەڵەکەی بەشێکی چارەسەرەکەیە بەڵام بەشەکەی دیکەی دەکرێت بە ڕێنمایی و بە چاکسازی ڕەفتاری و بە پلانی پەروەردەیی چاوێت ئەگەر کەسیکە هەیە پرسیاری هەیە بە خزمەتیان مامۆستا بەڕێز کاک محەممەدگیان بەڵێ قوربان دەستەکان خۆش سمینار زۆر بەسود بەڕاستی یەک پرسیاری گچکەم هەبوو عەفوان زۆر ئەوە نەکەین وەختەکەی نەبین بەس سەبارەت بە هۆکارەکانی ئەو شڵەژان ڕەفتارانە ئەو گرفتانە هۆکارەکانی دواتر باسەکە یان ئەوە تا من ئاگامنەوەی باس کردیتن وەڵی حەزم لە چونکە زۆربەی گرفتە ڕەفتاریەکان سەبەبەکانیان بڕێک مشتەرەکەن یعنی ڕێسک فاکتەرەکان چونکە بڵێ سەبەبی دیاریکراوە شتێکە پێم خۆش ولا ئاخری باسی کەم حەزت لێ چاوەڕێ دەکەین دام نبوو باسییان کەمەڵە دەستەکان خۆشتەوە زۆر زۆر باش دەستەکان خۆش زۆر سپاس زۆر سپاس دەکەم مامۆستاجیان ئەمزە پرسیارم هەیە بە کورتی ئینشاءڵڵا سەرەتا دەست و چاوت خۆش بێ بەڕاستی زۆر زۆر ئیسفادەی هەبوو بەس یەک پرسیار لە بابەتی ADHD-ەکە کە باسی میمۆریت کرد وا تێگەیشتم کە گوتت یەکێک لە نیشانەکانی ADHD لاوازیە لە میمۆریان لە بیرچوونەوە لە بیرچوونەوەیان هەیە ڕاستە؟ بەس ئەم یەکێک لە ڕیسێرچەکان خوندمەوە کە نوێترین ڕیسێرچ بوو کە دەڵێن ئەوانەی ADHD-یان هەیە میمۆریان یان دەتوانین بڵێن IQ تێستیان وەکو کەسێکی تەبیعیە تاکەشت کە جیای دەکاتەوە یان دەکرێت ئەو کەسێک کە ADHD هەیە ئەو منداڵێکە ADHD هەیە مەسەلەن کە بە لۆ ئەوە دەکردرێت تەشخیص دەکردرێت مەسەلەن لۆ IQ هەیە تاکەشت ئەوەیە کە سەرنجیان دەڕوە ینی ناتوانن سەرنج بخەنە سەر بابەتەکان لەبەر ئەوەیە لەوانەیە نەتوانن وەکو منداڵەکی ئاسایی یان IQ تێستیان یان میمۆریان وەکو کەسێکی تەبیعی نەبێ جا من نازانم ئەو شتە تا چەند پەیوەندیدارە بەوە دەست خۆش بێ وڵی پرسیاری خۆش دەکەن لە پرسیارەکان منطقی و معقولن سەبارەت بەوەی کە IQ تست چەندە ڕەبتی هەیە بە منداڵی ADHD-ەوە هیچ ڕەبتی نیە یعنی مەرج نییە منداڵێک ADHD بێ مشکلی ژیری هەبێ ینی وەبزانەمیش باسم نەکردووە دەڵێن مێمۆری دەکرێت کەسێک IQی زۆر پێرفێکت بێ ینی نۆرماڵ بێ لە ڕێنجدا بێ بەڵام کێشەی لە بیرچوونەوەی هەبێ تێدەگەی ینی لە بیرچوونەوە نیشانێکی ئەو منداڵانەیە بەڵام نیشانەوەی نیە کە IQیان لە خوارەیە بۆ IQ تستی کۆمەڵک پێوەران بە پێ ئەو پێوەرانە و تەمەشا دەکەی بزانینەوە منداڵە IQەکەی لە ڕێنجدا یاننا بەڵام منداڵێکی ADHD هیچ نیشانێکی نییە بە ناویەوەی کە گرفتی ژیری هەیە یاننا بەڵام کۆمۆربیدیتی یان بەیەکەوە هاتن ئۆڤەرلاپ هەیە لە بینی ADHD و حاڵەتی دیکە بۆ منداڵەکە ADHD هەیە لە هەمان کاتدا دواکەوتوی ژیری هەیە منداڵەکە ADHD لە هەمان کاتدا ئۆتیزمی هەیە منداڵەکە ADHD هەیە لە هەمان کاتدا ODD هەیە یان CD هەیە ینی دەکرێت ئەو منداڵێک کە IQ لە خوارەیە بەهۆی ADHD-ەکەیەوە نەبێ بەهۆی ئەوەی کە دواکەوتوی ژیری هەیە بۆیە IQ لە خوارەیە ینی هیچ شتێک نییە بە ناوی پێوەری ژیری بەکاربێنرێ بۆ ئەوەی کامە دەستنیشانی منداڵێکی ADHD بکەیان بۆیە ینی پێما بێ یانە من باش نەمگەیاندووە یان باش نەگەیشتە بەس مەسەلەکە ژیری نییە مەسەلەکە مێمۆریە ئینشاڵڵا ئەگەر چانس بوو لە داهاتوودا سیمینارێکی دەکەین لەسەر مێمۆری و ئەتێنشنی بەدیتێڵ بزانین مێمۆری چیە چونکە ئەویش کۆمەڵێک پرۆسەس و کۆمەڵێکشتی جیاوازەکە بابەتی دیکە لە خۆ دەست و چاوت خۆش بێ ئوستاز بەس لەبەر ئەوە پرسیارەکەم کرد کە میمۆریش هەتا حەدێک پەیوەندی بە IQ تێستەوە هەیە هەلبەر ئەوە بوو تۆزێک تێکەڵایم لە دروست بوو دەست و چاوت خۆش بێ زۆر سپاس چاوت خۆش بێ مامۆستا ئەمن عمارم ڕانە ڕاشکاری پەروەردەیمە دەست و چاوت خۆش بی ئەمنە لێرەنە متابعی پەیجە کەشتم دەست و چاوت خۆش بی کارەکانت زۆر نایە تایبەتەن و بەڕێزیشت ماشەڵڵا کەسێکی لە کەسە جێ دەست دیارەکان لەو بابەتە مامۆستا کێشەک لەناو تاک و کۆمەڵگای مە هەیە
ڕەنگە هەموو ئەوەی کە لێرەبی هەستی بەو بابەتە کردبی هەتا ئێستا عائیلەی کوردی پێی شەرمە بڵێ منداڵەکەم ئۆتیزمیان پێی شەرمە بڵێ منداڵەکەم کێشەی لەو بابەتەی ئەمە زۆر جار ئەو کێشانە کە دێتە لامان دەڵێت خوا مامۆستا بە نهێنیبی یعنی ڕەنگە جەناب دەیان حاڵەتی ئەو هاتیویە پێش ئەوە یەک ئەوە ینی لۆی پێکیاشەکە هەمومان لێرە ئیش لەسەر ئەوە بکەین ئەو بابەتە کاڵ ببتەوە یعنی ڕێنمایی هۆشاری بدەینە خێزانەکان کە شتێکی ئاساییە و گرنگترین خاڵش لە قبولکردنی ئەو حاڵەتە قبولکردنی منداڵەکەیە وەکو خۆی مامۆستا پرسیارەکەی من لێرە ئەوەیە ئێستا لە ناو کۆمەڵگایمە زۆر کات بابەتی دواکەوتووی ژیری لەگەڵ ئۆتیزمی لەبەر ئەوەی حاڵەتەکانیان لێک نزیکە تێکەڵ دەکرێتن یعنی ڕەنگە ئەمە وەکو ڕاهێنەر وەکو بۆچی دەڵێ کەسە شارەزە لە وبارە بزانین بەڵام ڕێنمایی و چ شتێک بکرێتن یعنی چ بە لۆی دایک و بابەکە قەنەعەتی بێ کە منداڵەکەی ئەوەی نییە ئەکی دەزانم مەسەرەن وەکو حاڵات وەکو ڕەفتارەکان باس کرد بەڵام ڕەنگە دایک و بابەکە ئەو قەنەعەتەی نییە و دەزانین ئێستا خەڵک زۆرە تەشخیص بە یەک شەخص ناکرێت و جەناب شارەزایی تەشخیص لیژنەکدا دەنشی پێ ماوی دەبی 8 کەس بی بەداخەوە بەشێک لە پێشم ناخۆشەوە دەڵام بەشێک لە ڕاهێنەرەکان تەشخیصی خاص دەکات خەر ناکرێت و لەسەر یەک لایەن لەسەر یەک ڕوو ئەوە بکە ئەگەر مەسەرەن پێم خۆشە قسە لەسەر ئەو جوابی ئەو پرسیارە بدەوە ینی بابەتی تەشخیصەکە چۆنەوە چۆن ئەو حاڵەتە لێک جیا بکرێتەوە و چۆنیش دایک و بابەکە تێبگەیندرێت لەو چکە بەڕاستی دایک و بابی کۆمەڵگەیمە زۆر ناحاڵیە لەو بابەتە تا ئێستا لە ناحاڵیە لۆیە حاڵەتی منداڵەکە دەشارتەوە و لە زۆر شت بێبەشی دەکاتن لەبەر مەسەلەن عیبە و شەرمەی کەس دەرێ کۆمەڵگە بەڵام دەبێ ئەسڵ دەبی شانازی بەوە بکاتن کە منداڵێکی ئەوهایی هەیە ئەگەر خێزانەکە هاوکاری نەبیتن ئەمن و توش ناتوانین هاوکاری بین پێم خۆشە ئەگەر بسەرەن جوابی ئەو سیارە بدێ و سپاسەکەم ببوورە درێژم کرد و دەست خۆشی مامۆستا زۆر سپاس سەبارەت بۆی ئاخۆ چ بکەین ینی چ بکەین بۆی کۆمەڵگە ڕۆشنگەر بتەوە ئەو گروپە نزیک 100 کەسێکی تێدا ینی 100 کەس ئەگەر بتوانین لێرە ڕۆشن بنەوە ینی معلوماتی زانستیان هەبێ پێم وایە ئەو 100 کەسە بتوانن یەک کەسی دیکە ئەوانجێکی کەسی دیکە بازناکە لە گچکەی وەکەورە دەکرێت پێم وایە بۆیە هەموو وڵاتانشی کە پێشکەوتون هەر بۆ قۆناغیمانە تێپەڕیون ینی ئەوەی کە بڕێک شێواوی هەبێ و لە ڕووی فراغی کۆمەڵاتیەوە من لاوەلی قسەکانم گوتم ئامانجینەوەیە بتوانن یەکێک لەو بەتاڵیانە یەک لەو فراغیانێک کە هەیە کە زۆر زۆرە پڕیکەینەوە ستیگمای کۆمەڵاتیان لەکەی کۆمەڵاتی نەکات لەسەر گرفتی منداڵان لەسەر گرفتە دەرونەکان بە ئارام زۆر زۆرە ئەوەش بە چ دەکرێت بە ڕۆشن بیرکردن بە بڵاوکردنەوە زانیاری بە پێدانی زانیاری زیاتر لەسەر بنەمای زەسیان ئەو ستیگمایە کەم دەبێتەوە پێم وایە ینی باشترین شتێک لە ئێستا داوام بیکەین هەمومان هەوڵ بدەین زانیاری بڵاوکەینەوە ئەگەر هیچ نەبێت پۆستێکی ئەکاونتەکانی خۆمن چوزانم نووسینێکی زانستی وەرگێنە سەر زمانی کوردی کە پێم وایە جەماعەتی سایکۆفێرەوەندێ بناکەدارم شتی باش دەکەنەوە جێی دەستخۆشیە بەڕاستی ئەو گروپێکن بەڵام وەکو فەردی شەمەزبانین شتانە بکەین سەبارەم تەشخیصی ئوستاز زۆر بەداخەوە تاوەکو ئێستا لە کوردستان شتێک نییە بە ناوی تیم یان لیژنێکی تەشخیصی هەیە بە ناوی نازانم لیژنەی فڵان و لە شارەکان هەیە بەڵام بەڕاستی هیچ بنەمایەکی زانستیان نییە هیچ ئەساسێکی زانستی نییە کە تەشخیصی پێ بدرێت بۆیە تو لە حاڵەتی ئەوهادا کە لە وڵاتێکی پێیان لەو ئینکەم ینی وڵاتێکی فەقیر حاڵن وڵاتە هەیەکن کە لە ڕووی لە خوارن تو ناچاری کە کەسی عالمی پێ بگەێنی کە لانیکەم ئەگەر کامل تیمەکەش نەبێ یەک دوو کەس بتوانن بەیەکەوە بنمونە یەکێک لە ڕاوێژکارەکان لەگەڵ دکتۆرێکی دەرونی یان لەگەڵ بنمونە دکتۆرێکی منداڵان بەیەکەوە 3-4 کەس 2 کەس بێکەوە تیمێکی دروستکەن و دەتوانن بۆ نمونە بەیەکێک لە پێوەرە ستانداردەکان تەشخیصی منداڵێکی بکەن لە حاڵەتی ئەوەی کە ئەمە وڵاتێکین کە ئەو لە وڵاتانەیە پێیان دەبێت لەو ئینکەم بەس باشتر شتێکەوەیە کە وەکو تیم
دەبێت نیورۆلۆجیست یان دکتۆری جملی عەساب، دکتۆری دەرونی، پیدیاتریک یان دکتۆری منداڵان تاان هەموو ئەوانەش ینی جملی عەسابی منداڵان کە لە کوردستان زۆر کەمە، دکتۆری دەرونی منداڵان کە لە کوردستان نیمانە، هەروەها دکتۆری بۆ ماوەزانی کە دەبێت بەشێک بێت لە تیمەکەی، هەروەها دەبێت پسپۆرێکی بواری پەروەردەی تایبەت، پسپۆرێکی بواری دەرونی، دەبێت ئەوانە لە نێو تیمەکەیدا یان لە نێو ئەو لیژنەیە کە جەنابەت باس کرد هەبێ. بەڵام لە کوردستان بەڕاستی ئەمە کۆمەڵێک تەخەسوسی تا سپیچ تەراپیست ینی پسپۆری زمانەوانی، پسپۆری جوولە و حرەکە یان پسپۆری هەستی دەبێت ئەوانەش هەبن لە نێو تیمەکەیدا بۆیە تو پێ بتوانی تەشخیصی منداڵەکەی بدەیت. بەڵام لە کوردستان کەوانە لەوی کەمەتلانێکم دڵان یان سیان لە تیمانە بۆ کەسانێک کە بەشدارن لەو تیمەی کۆبکە و ناچاری بۆنم لە حاڵەتی ناچاریدا دیسان لە حاڵەتی ناچاریدا دەکرێت ئەوە بکرێ ئاساییە بۆ حاڵەتێکی ئەو هەناچاری، بەڵام زانستیەوە ئەوانێ. ئەگەر پرسیار ماوە ئەگەر نابا زیاتر ڕاتان نەگرم دووبارە زۆر پێ خۆشحاڵ بووم، هیوادارم سەرکەوت بێت، هیوادارم توانی بێتم ئەگەر سەدایەکی کەمیش بێ وڵاتی زانستی بەخش، هیوادارم هەمووتان ساڵ و سەلامەت بن. ئینشەڵڵا جەلسەی داهاتوو و چوارشەمەی داهاتوو هەمان وەخت دەتانبینینەوە و کاتی بڕێک بابەتەکە لە گرفت و حالەت و شلەژانەکان دێنە دەرەوە دەچینە سەر شیکاری و سەبرەوەرە و چاکسازی ڕەفتاری بۆ ئینشەڵڵا هەر سەرکەوتوو بن لە شتان ساغ بێ و ماندوو نەبن و بمێنن بەخێر. سلام دیما ئەمسا زۆر سوپاس دەکەین دەست خۆشی مادی نەبی یاخۆ بە هیوای شەوەشی خۆش شۆشاد هاوڕێن.